هاکان شکور یاریزانی پێشووی هەڵبژاردەی تورکیا کە ئێستا لە ئەمریکا نیشتەجێیە قسەی بۆ نیویۆرک تایمز کرد. شکور ئاماژە بەوە دەکا ئەگەر هاوڕێکانم پشتگیری ڕەجەب تەیب ئێردۆغان سەرۆکی ئاکەپا بکەن ئەوا دەتوانن بگەڕێنەوە تورکیا و پاشان وتیشی ئەمە ڕاست نییە، هەزاران کەس هەیە لەم بارودۆخەدا دەژی، ئەوەندە خۆ بەزلزان نیم کە تەنها بیر لە بەرژەوەندی خۆم بکەمەوە و پارێزگاری لە خۆم بکەم. لەو باوەڕدام ڕووناچی ڕۆژێک دەگەڕێتەوە، تاریکی تا سەر بەردەوام نابێ. شکور لە بەهاری ساڵی 2015 بەرەو ئەمریکا ڕۆیشتووە و لە ئێستادا لە پالۆ ئالتۆ لە کالیفۆرنیا بە هاوکاری هاوڕێیەکی کافەیەکیان کردوێتەوە و دەیبەن بەڕێوە. شکر دەڵێ داوای گرین کارتم بۆ سێ منداڵەکەم و هاوسەرەکەم کردووە، ویستم ئەوان مرۆڤێکی ئازاد و سربەخۆ بن، ویستم منداڵەکانم بچن بۆ وڵاتانی دیکە و لەگەڵ کللتوری جیاواز تێکەڵ ببن و کاتێک هەستم کرد بارودۆخ لە تورکیا بەرەو خراپی دەڕوا بڕیاری هاتنم بۆ ئەمریکا دەرکرد. دوای ئەوەی ئەسما ئۆڵوداغ بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستدا، دیمەنی شادبوونەوەی مەحمێد عەلی ئۆڵوداغ بە منداڵەکانی بڵاوکرایەوە. دیمەنەکان ویژدانەکان دەهەژێنێت دوای ئەوەی کوڕەکەی چەندین خولەک بە حەسرەتەوە لە باوەشی باوکیدا دەمێنێتەوە. باوکی منداڵەکان وتی ناخۆشترین هەواڵوتنی مردنی دایکیان بوو. لە درێژەی کار و چالاکی و مەراسیمە نێودەوڵەتیەکانیدا ڕێکخراوی نێودەوڵەتی زمان و کللتور فیستیڤاڵی ئەمجارەی لە وڵاتی فرەکلتور و فرەزماندا لە ئوسترالیا ئەنجام دەدرێت. پێشکەشکاری بەناوبانگ جۆرج دۆنیکیان فیستیڤاڵەکە بەڕێوە دەبات و نیک کاراگیانیس بەڕێوەبەری گشتی کۆمپانیای هۆندا سپۆنسەری فیستیڤاڵەکە دەکا. نیک کاراگیانیس کە لە هەمانکاتدا سپۆنسەری فیستیڤاڵەکە دەکا زۆر سپاسی خۆی بۆ ڕێکخەرانی فیستیڤاڵەکە دەربڕی وتی من شانازی بە هاوکاریکردنی ئەم ڕێکخراوە ناوازەیەوە دەکەم.